گوێزی دارگوێزەکانی هەورامان لەناو بازاڕدا براندێکی باوەڕپێکراون و لە ناوچەکەشدا سیمایەکی سەوز و کەشێکی فێنکیان بە هەورامان بەخشیوە. بەڵام ئێستا بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەواوە باخەوانەکان دەڵێن دارگوێزەکانیان بەرە وشکبوون دەڕۆن و بەرهەمەکانیان کەم بووەتەوە. گەرماکە زۆرە، گڕە لێداوە ئاویشی تۆزەی کەمە. ئەتر ئەوان نە بەری ماوە نە شیرینەیش لێیاوە، ئێستا شیرینەی پێوە هەموو ئەم منتیقەی بیارە هەورامان. ئەرێ وەڵا بەریشی نەماوە، ئەتر ئەوە بەرەبەرە لەسەرەوە وش دەبێ ئێتە خوارەوە. نە سەمەری هەیە و نە هیچ ئەتر خەریکە وشت بێ. ئەندازیارێکی کشتتوکاڵی دەڵێ نەخۆشیەک لە ناو دارگوێزەکانی ناوچەی هەورامان بڵاو بووەتەوە. قڕکەر بۆ باخەوانەکان ئامادەکراوە و بەشێکیان پێوەی پابند بوون. وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاویش کاریگەری لەسەر بەرگری دارگوێزەکانیش کردووە. بەڵێ ئێمە تەبیعی لە ناوچەی هەورامان بەناوبانگ بە داری گوێز بۆ ماوەی چەند ساڵێکە نەخۆشیەک بڵاو بۆتەوە لە منتیقەکە دیارە تێکەڵەیەکە لە نەخۆشی هەم کە ڕووی هەم بەکتری. سەرەتا کەڕوەکە چالاکە بێت لەسەر داری گوێزەکان پاشان بەکتریەکە و لەگەڵ چالاکبوونی هەردوو نەخۆشیەکەیە وردە وردە بێتە هۆی لە ناوچوونی دارەکان. ئێمە لە ساڵانی 2 ساڵ پێش ئێستایا توانیمانە بینێرینە مختبەرەکانی سلێمانی لێەوە فەحسی بکرێت و پاشان نەتیجەی فەحسەکانمان بۆگەڕاوەوە حەسەب ئەو نەتیجەیە و بەکارهێنانی قڕکەر دابین کراوە بۆ جوتیارەکانی ئەو منتیقەیە، بەڵام لە ڕاستیە بەدەنگەوە هاتنی تەواو نەبوو لەلایەن جوتیارەکانەوە. جوتیارێکی دیکەی هەورامان دەڵێ کاریگەری سەردانی گەشتیاران و فرەدانی پاشماوەکانیان بۆ ناو ئاوی چەمەکان وای کردووە نەخۆشیەکە زیاتر تەشەنە بکات بە هەموو باخەکانیشدا بڵاو ببێتەوە. سەرچاوەی سەرەکی نەخۆشیەکەش لە ئێرانەوە هاتووە. خۆمان زانین هەورامان شوێنێکی گەشتیاری گەورەیە و بە ڕێژەیەکی زۆر گەشتیار ڕووەکاتە ناوچەکە. ئەم گەشتیارانش بەڕاستی لەناو باخەکاندا ئەمێنەوە بە درێژایی 24 کاتژمێر 48 کاتژمێر تا 72 کاتژمێر وەختی واژەیە بە هەفتە ئەمێنەوە کامێنەوە ئەو پاشەڕۆیانەی کە لە پاکەرەوەکان بەڕاستی کە کاریگەری زۆرە و ئەمە بەبدا جوتیارەکانی جوتراوە کە بە حەقەت ئێمە کاتێککە ئەوە دروزە بێت و کاریگەری ئەبێت لەسەر خراببوون یا زیادبوونی نەخۆشیەکە ئەبێتە هاوکارێک بۆ ئەوەی نەخۆشیەکە بە خێراتر گەشە بکات. وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی عێراق لە ڕێگەی چەند ئەندازیارێکەوە نمونەی نەخۆشیەکەیان وەرگرتووە، بردوویانەتە تاقیگەکانیان لە بەغدا بە ئامانجی ڕێگریکردن لە زیاتر تەشەنەسەندنی نەخۆشیەکە. لەبەرەوە نەخۆشیشی کەڕووی و بەکتریە زۆر بە خێرایی بڵاو بێتەوە بەهۆی ئاودانەوە، بەهۆی بەرکەوتنەوە، بەهۆی هەواوە و کاریگەری ساڵ لە دوای ساڵ زیاتر جێهێڵێ. بۆیە ئەم نەخۆشە تا ئێستا ماوەتەوە لە منتیقەکە. وەزارەتی کشتتوکاڵی عێراق بەشی پاراستنی ڕۆیان لە 37 ناردە هەڵەبجە بوو ئەوەی ئەوانیش سەردانی منتیقەکە بکەن و نموزەج لە خاک و لە دارە نەخۆشەکان وەربگرن بۆی بیبنەوە لە مختبەر فەحسی بکەن و بە راپۆرتێک نەتیجەی ئەو نەخۆشیە بنەوە بە ئێمە. لە ناوچەی هەورامان بەپێی ئامارەکانی بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە زیاتر لە 90,000 دارگوێز هەیە. لە ئێستادا هەڵمەتی ڕژاندنی دەرمان بە شێوەی فراوان تاوتوێ کراوە. بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە دەڵێن باخدارەکان هەمویان بەدەمەواتنیان نەبووە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.